ئێمە هاوکاریەکانمان بە شێوازێکە ڕاستە هاوڵاتێکی زۆر هەیە کە پێویستە بگەڕێتەوە بۆ ناوچەکانی خۆیان یاخود بگەڕێتەوە بۆ سەرزێدی خۆیان بەڵام مووسڵ کێشەیەکی زۆری هەبوو و ژێرخانی ئابوووریەکەی بە تەواوەتی وێران کراوە. UN هەوڵی ئەوە دەدا هەموو هاوکارەکانی بە شێوەیەکی باشتر و گونجاوتر پێشکەش بکە تاوەکو ڕوبەڕووی هەموو ئاسنگیەکان ببێتەوە و هاوڵاتیان بتوانن خزمەتگوزاری سەرەتاییەکانیان پێ بگاتەوە. ئێمە دەمانەوێت هەرچێک لە تواناماندا بێت ئەو ئاسەوارانی تیرۆریستانی داعش بسڕینەوە و کۆتایی پێ بهێنین نەیهێڵین. ڕاستە مە کاتێکی زۆری دەوێت هۆکارەکەشی بۆ ئەوەیە کە مووسڵ شارێکی گەورەیە بەداخیشەوە بە تەواوەتی وێران کراوە کە ئەمەش ئاستەنگیەکی ترە بۆ ئێمەی دروست. UN بەردەوامە لە هاوکاریەکانی نەک تەنها بۆ هاوکاری مرۆیی بەڵکو بۆ هاوکارەکانی تر چونکە هاوکاری زۆری پێویستە عێراق بەڵام هاوکاری مرۆیی یەکێکە لە هاوکاری سەرەکیەکانی یاخود با بڵێن لە پێشنی کارەکانی ئێمە بریسە لە هاوکاری مرۆیی تاوەکو ئاسەواری هەموو ئەو کارە خراپانە و ئەو کاریگەری خراپانە لەسەر هزر و دەرونی نەوەکانی تازە لەدایکبوو و ئەو نەوانەی تریشکە لێو ناوچەیەدا بوون بەتایبەتی لە مووسڵ بسڕینەوە و ئەمیش بە هەماهەنگی لە نێوان ئێمە و حکوومەتی عێراقیدا دەگرێت بۆ سڕینەوەی.